تۆپخانەکانی کۆماری ئیسلامی ئێران تۆپبارانی کوێستانەکانی باڵەکایەتی لە بناری چیای هەڵگور دەکەن. بۆ هۆیشەوە ئافرەتێکی کۆچەری بریندار دەبێت. سەلبانی ئەمڕۆ تۆپخانەکانی کۆماری ئیسلامی ئێران با پاسایی بوونی پێشمەرگەی پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە چڕی تۆپبارانی کوێستانەکانی گوندە ژۆر و ناوگوێز و کانی سوورکێ و دینۆ و کونەڕێویان کردووە. بۆ هۆیشەوە هاوڵاتیەک بریندار بوو، زەروزیانێکی زۆریش بەر پاوان و لە وەرگەکانی ناوچەکە کەوتووە. پامنێری پێیان گواستیەوە دوای چەند کاتژمێرێک لە شەڕی نێوان پێشمەرگەکانی حیزبی دیموکرات لەگەڵ هێزانامنیەکانی کۆماری ئیسلامی ئێران لە دەوروبەری گوندەژۆری بناریچیای هەڵگور تۆپبارانی کوێستانەکانی باڵەکایەتی و بناریچیای هەڵگور دەستی پێکردووە. پامنێری پێیانەوەشی وت بەهۆی تۆپبارانەکەوە ئافرەتێکی کۆچەری بریندار بوو و هاوکات گوندنشینەکانیش مەڕ و ماڵاتیان لە ناوچە کوێستانەکان جێهێشتە و زیانی مادی بەرماڵ و حاڵی گوندنشینان و ئاژەڵدارەکانی کوێستانەکان کەوتووە و ئاگرێکی زۆریش لە وەرگە و پوش و پاوانەکانی ناوچەکە کەوتوێتەوە. لە لێدوێنێکی ڕۆژنەمانیشدا فەرزەند ئەحمەد بەڕێوەبەری ناحەیەی حاجی ئۆمەران ڕایگەیاند لە ڕێگەی هێزەکانی پاراستنی سنووری هەرێمی کوردستانەوە هەوڵەکانیان خستۆتە گەڕ بۆ ئەوەی هێزەکانی سنووری ئێران تۆپبارانەکانیان ڕابگرن.